حديثك صحيح جامع صغيرة خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم: من استطاع منكم أن يكون له خبء من عمل صالح فليفعل. هر کەسێک لە ئێوە توانای هەیە با هەندێک کردەوەی و چاکە و خێر و سەدەقەی نهێنی هەبێ هیچ کەسێک پێی نەزانێ، بە نهێنی بینی خۆی خوای پەروەردگار بێ وەکو زەخیرەیەک و توێشوویەک بۆ قیامەتی خۆی هەڵیگرێت بە نهێنی. تۆ بۆ خوا دەیکەی خوا مەدحت کا باشە یا من مەدحت کەم؟ خوای گەورە بتبینێ بە نهێنی خێر دەکەی باشترە یا من بتبینم؟ هەڵی بژێرە بە خۆت. ئەگونجێ ئەو نهێنیی کە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم تۆ کردەوەی چاکی تیا ئەنجام بدەی، ئەگونجێت چەند ڕکاتێک شەو نوێژ بێ لە شەوێکی تاریکدا، لە کاتێکا خێزانت خەوتووە، خوشکی بەڕێزم مێردت خەوتووە، مناڵەکانت خەوتون لەسەر جێگاکەت هەڵەسی. یەکێ پیاو چاکان خێزانەکەی باسێکە ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ شەو لەگەڵما ئەخەوت، وەکو چۆن مناڵێک دایکی ئەی خەڵەتێن یا دایکی خۆی کاتە خەوتو بۆی مناڵەکە بخەوێ، کە مناڵەکەی خەوت دایکی ڕسێ بەلای ئیشەکانی خۆیەوە، ئەڵێ ئەی چۆن مناڵ فێڵی لێ ئەکرێ بۆی دایکی بیخەوێنێ، ئەڵێ ئاوای لە من نەکرد کاتێک کە خەوم پیاکەوت هەڵەسا بۆ نوێژکردن و دەچوو بە سەجدە، حەزی نەکرد خێزانی بزانێ. ڕەحمەتی خوایان لێبێت. لەوانەیە ئەو نهێنیە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەڵیگرە بۆ قیامەتت بە نهێنی، لەوانەیە چەند ڕکاتێک بێت لە نوێژ لە شەودا ئەنجامی بدەیت. پێویست ناکە بەیانی مام حاجی بڵێ ئەم شەو ڕکات نوێژم کرد، هەموو شەو نوێژەکەم. مام حاجی دەمی خۆت بگرە، کاک فەڵان کەس دەمی خۆت بگرە، پێویست ناکە بەیانی لەسەر سفرەکە باسیکی. یەکێک پیاو چاکان دەڵێت لەگەڵ کوڕەکەم هەڵسا شەو نوێژم کرد، کوڕەکەم وتی باوە گیان ئەزانی سە خەڵکی زۆرێ خەوتووە وەکو من و تۆ شەو نوێژ ناکە، وتم ڕۆڵە گیان مادەم ئاوا دەڵێی بخەوە، خەوەکە بۆ تۆ باشتر. ئەوە تا خۆت بە گەورە دەزانی خەڵ بە بچووک دەزانی. ئەگونجێ ئەو نهێنی کە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم هەڵیگرە بۆ قیامەتت چاکەی نهێنی چەند ڕکاتێک بێ لە شەودا ئەنجامی بدەی هیچ کەسێک پێت نەزانێ. ئیمامی حەسەنی بەسریە فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ، پیاوی وا هەبوو لە سەحابە و تابعینە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، شەو نوێژی دەکرد هیچ کەسێک هەستی پێ نەکرد، خێزانەکەی خۆی میوانەکانی مناڵەکانی هەستیان نەکرد باوکیان شەو نوێژ دەکات. بەڵام کاتێک تەماشا دەکەی دەفەرمێ میوانیشی هەبوو، خەڵک لە ماڵەکەی بوو نێزانی ئەم پیاوە شەو نوێژ دەکات. ولا يعلم به زوارو، ئەوەی کە لەگەڵیا بوون نەی ئەزانی کە ئەم پیاو چاکە شەو نوێژ دەکات. جا بۆیە زۆرێک لە بەتەمەنەکان دەستیان خۆش بێ شەو نوێژیان هەیە، لە گەنجەکان ئازاترن لەو مەسەلەدا، لە خاوەن شەهادەکان باشترن لەو مەسەلەدا، بەڵام پێویست ناکات لای خەڵکی باسیکەن. لە ئەم شەوە ئەمەت نەزانیوە شەو نوێژ دەکەی بە نهێنی بیهێڵەوە بۆ قیامەتی خۆت بە ئیزنی خوای گەورە. بۆیە ئەگونجێ چەند ڕکاتێک شەو نوێژ بکەی. پیاوچاکی وها بۆ شەو نوێژی کردووە، کەسێک هاتەوتە ژوور و یەکسەر پاڵ کەوتووە بۆی نەزانێت شەو نوێژەکەات. ئەو شتانە بۆ خوایە، بۆ ڕەزامەندی خوایە.